گفتوگۆی زیاتر دەکەم لەسەر پرسی موچەخۆرانی هەرێمی کوردستان و زۆر پرسی دیکەش بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵم دەبێت. بەڕێز حەملان بەخێر هاتی، سوپاس کە ئامادەن لەگەڵمان. من ئێستا گوێم لە گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان بوو دەڵێ ئێمە دوو موچە نیە، 7 موچەمان لای حکوومەتی فیدراڵیە. چۆن لە دوو موچۆ بوو بە 7 موچە؟ زۆر سپاس بۆ جەنابت و بۆ بینەرانی بەڕێز. ئەو بابەتە بێت بە وردی بۆ جەنابت و بۆ بە تایبەتیش موچەخۆران ڕوونکرێتەوە. ئەم حکوومەتەی بەڕێز سوودانی کە پێکوێنە یەکێک لە هەرە کارە خراپەکان کە یعنی بۆ هەرێمی کوردستان بە خراپی شکایەوە ئەوە بوو بودجەی 3 ساڵ 2023 و 24 و 25 بە یەکەوە پەسەند کرا لە پەرلەمانی عێراق. یعنی لە باتێوەی خۆی بودجە ساڵانەیە، بودجە کە تەصدیقەکرێ بۆ 1 ساڵە، بەس ئەو لە وای کرد کە بۆ 3 ساڵ کردی. لەسەر ئەوە ڕێکەوتن کە بەڵێ دەرەنجامی زۆر خراپی هەبوو بۆ هەرێمی کوردستان. یەکێک لە هەرە خراپیەکانی ئەوە بوو ئەوان ئەگەر بودجە ساڵانە بووایە بۆ هەموو ساڵێک پێویستیان بە کوتلە کوردیەکانە بوو کە لە کاتی پەسەندکردنی بودجە پێویستیان بە دەنگی کوردستانە بوو یاخود بە نوێنەرەکانی کوردە بوو پشتیوانی ئەو بودجێ بکە. بەڵام کە 3 ساڵەکەیان پەسەند کرد ئەو منەتیان نەما بە هەرێمی کوردستان، 3 ساڵی خۆیان زەمان کرد. ئەمە یەکێک بوو لە هەرە کێشە گەورەکان کە لە ڕووی قانونی ئەوان توانیان ئەو بابەتە تێپەڕێنن لە ناو پەرلەمانی عێراق. وەکو جەنابەت پرسیارە کرد بودجەکە بۆ 3 ساڵ بوو، بۆ 2023 24 25. بە کورتەکەی بۆ باسکەم تەمان تەفاسیلەکەی زۆر زۆرە، بەڵام ساڵی 2023 ئەبوایە 12 موچە بۆ هەرێمی کوردستان بەهاتایە. ئەوان تەنها لە ساڵی 2023 4 تریلیۆن و 698 ملیار دیناریان ناردووە. 4 تریلیۆن و 698 ملیار ئەکاتە موچەی 5 مانگ. لە ساڵی 2023 چەند موچە دابەشکراوە بەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستان؟ 9 موچە، واتە 4 موچەیان لەسەر داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان دابەشکراوە. تەمان بۆ معلوماتتان ئەوە بەعزێک هەندێک لەو پارانی کە سەرفیشانە کرد بۆ موچە ناویان نابوو بە ناوی قەرزەوە بە حساب لەسەر هەرێمی کوردستان بە قەرز حسابە لە بانقی ڕەشید و ڕافیدەین بە قەرز لەگەڵ TBI بە هەر سێ بانقەکە بە قەرز لەسەر هەرێمیان ئەنووسی. من لەوانەیە لەدەیان بەرنامە و لەدەیان کەناڵی جیاوازی هەرێمی کوردستان باسی ئەو بابەتەم کردووە. کێشە گەورەکەی ئێمە و بەغدا، ئێمە خەڵک بەس باسی موچاکە، ئێمە لەگەڵ بەغدا مشکلی بودجەمان هەیە. موچە بەشێکە لە بودجەی تەشغیلی کە تۆ بودجە پەسەند دەکرێت، بودجەی تەشغیلی هەیە، بودجەی ئیستیسماری هەیە. بودجەی تەشغیلی ئەو بۆ بەڕێوەبردننی حکوومەتە، بەشێکیشی بۆ کە پێڵەن تعویزاتی مۆزەفین بۆ موچەی موچەخۆرانە. ئەوان بەست موچەکەیان بۆ ئێمە ناردووە کە وەکو باسم کرد لە 2023 تەنها بەشی 5 موچەیان ناردووە. ئەمە یەکێکە لە مشکلە گەورەکان. بەشێکیکەی بودجەش کە بودجەی حاکیمە و سیادیە، یعنی ئەوان بە درێژایی چەندین ساڵی بە هەموو کابینەکان نەگەرم حکوومەتە، یعنی حتا ئەو کاتێک کە لە سەدا حەڤەی بەشی هەرێمی کوردستان هەبوو بودجەی سیادیان نانارد. ئەیانوت ئێمە لە بەغدا بەڵێ بە تەکید بەشمان هەبووە. ئەزانی یانوت چی؟ یانوت ئێمە لە بەغدا سەرفمان کردو بۆ سەرۆکایەتی کۆمار ڕئیسەکەی کووردە. ئەمە هیچ ڕەبتی نییە بە هەرێمی کوردستانەوە. هەرێمی کوردستان بە دەستور میزانەکەی کە لە پەرلەمانی عێراق پەسەند کراوە ڕەبت نییە بۆی سەرۆک کۆمار کووردە، وەزیرێک کووردە، ئەوە حیسەی کووردە لە حکوومەتی ئەوان یاخود لەو دەستگا تەنفیزیانەی لە بەغدایە. ئەوانە چون لەو ساڵانەشە بودجەی سیادیان بۆ ئێمە ناردایان و سەرفمان کردو بۆ سەرۆک کۆمار و جێگیری سەرۆکی پەرلەمانتان هەیە. بەتەکید ئەگەر خاتون با منێک شتێوەم، ئەگەر لایەنێکی نێودەوڵەتی وەکو مەسەرەن کۆمەڵی نێودەوڵەتی مەسەرەن UN خەڵکێکی پسپۆر بنێرن لەم بوارە بێن نێوەندگیری بکەن و محکەمەی فیدراڵی لە بەغداد دەورێکی عادلانە ببینێ، ئەگەر تەصفیح حساباتی چەندین ساڵی ڕابردوو لەگەڵ عێراقا بکەین، بە تەکید حکوومەتی هەرێمی کوردستان
زۆر پارەیەکی گەورەیەکێتە لای عێراق بە تایبەتی لەسەر مەسەلەی بودجەی تەشغیلی و بودجەی ئیستیسماری ئەو دوانە کە زۆر گرنگە کە بۆ هەرێم سەرف نەکراوە. مەسەن لە بودجەی حاکیمە حەقی خەڵکی کوردستانە مەسەن گەرمی جوتیارانە، مەسەلەی دەرمانی نەخۆشخانەکانە، بەشی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان، مەسەلەن پێداویستی کارەبا و دابینکردنی کارەبایە، کەلوپەلی کارەبایە، ئامێری پزیشکیە کە بۆ دەخۆشخانەکانی هەرێمی کوردستان. ئەمە بۆ نمونە باسەکەم، ئەمانە هیچی نەکراوە. کەواتە تۆ نە بودجەی سیادی بۆ سەرف کراوە، نە بودجەی حاکیمە بۆ سەرف کراوەکو خۆی تەمان حاکیمە لە ساڵانی ڕابردووتر دەرمانیان شتێک ناردۆ، گەرمی جوتیاران ئەوانەیان کردو، بەڵام زۆر قەد حسەی خۆمان ناتوە. بەڵام ئەوەی کە تۆ باز لە سیادی و حاکیمەکەش بێنی، ئەوان لە تەشغیلەکە غەدرێکی گەورەیان کردو، نەیان ناردووە، لە ئیستیسمارەکەش نەیان ناردووە. بەڕەقەم بۆ ئێمە دانراوە لە موازنە دەرچۆ. ئەمانە فەوتێتەوە؟ من باسی واکەم ئەوان لەبەری قوتەکە بە دەزەوانە دەوڵەتن هەمیشە فەرزی خۆیان بەسەر ئێمە کردووە، زوڵمێکی گەورە دایمە لە هەرێمی کوردستانەکەن. هەچ کاتێک پێویستیان بە هەرێمی کوردستان بووە لە ڕووی سەربازیەوە، لە ڕووی ئەمنیەوە، لە هەموو ڕۆیەکەوانەیە هەرێمی کوردستانیان بەکارهێناوە زەعیف بوون. هەرێمی کوردستان بۆیە هەرێمی کوردستان مەسەلە لاوازی نیە، مەسەلە یەکنەبوونی حیزب و لایەنەکانی کوردستانە. مەسەلە ئەوەیە کە ئەوانەی کە لە کوردستان ملمەلایەنێکی سیاسیەکەن لە بینی لایەنەکانە ئەگەر لێرەی چامپیۆن نەکرێتن لە بەغدا حەقەکەنەوە، ئەمەش باجەکەی خەڵکی کوردستانیدا. موجە چ پەیوەندێکی بە پەرتەوازی کوردەوە هەیە؟ چۆن نیەتی ئەگەر هەموو فراکسیۆنە کوردستانیەکان، ئەگەر هەموو نوێنەرانی کورد لەناو ئەنجومەنی وەزیران، ئەگەر هەموو لایەنە سیاسیەکان بەوەی معارەزەی و بۆی لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە کاتێک شتێک یێتە سەر مەسەلەی قوت و موچەی خەڵکی کوردستان، ئەو کاتە بێ هەمووی شەڕکات لەسەر ئەم بابەتە، نەک خۆی لێ بێدەن کا بڵێ وەڵام من حیزبێکی معارەزە من حەقم چێوە حکومە دەبێ بیکە. ناکرێت ئەمە غەڵەتێکی گەورەیە. تۆ بینیوتە لەناو پەرلەمان ئەمە بکرێ؟ هەندێک جار کراوە، بەڵام ئەگەر بکرایە جا تۆ بۆی جوابی جەناب پرسیارەکە ڵێ کراوە، ئەگەر بکرایە تووشمان بەم ڕۆژە نابوو لە 2023 موچەیان نەنارد، باشە کە هی خەڵکی کوردستانە. جابا بۆ باسکەم جەنابەت پرسیارە کردوتێ بۆچی حەو موچاکە سێ موچە ساڵی 2023 نهاتەوە، وەکو باسم کردوتم بە هەمووی 4 تریلیۆن و 698 ملیاریان ناردووە. لە 24 ئەبوایە 10 تریلیۆن و 709 ملیار و طبعاً کەسرەکانی ناڵێم 709 ملیار دینار بۆ هەرێمی کوردستان بەس بۆ موچە بەهاتایە، بەس بۆ موچە ئەوان 10 تریلیۆن و 26 ملیاریان نارد. چەند مانگ؟ یعنی تقریبا نەکاتە 10 مانگ. ئێمە چیمان کرد لە ساڵی 2024 ئەگەر حسابی کەی یەک موچە فەوتا کە پیانودی 12 بەڵام خۆی دوو موچە فەوتاوە. لە ساڵی 2024 ئەوان بەشی 10 موچەیان ناردووە. ئەگەر بە تێکڕای ساڵەکە حسابکەی بەو بڕی داهاتی ناوخۆ موچەیەک خۆمان داومانەوەکو هەرێمی کوردستان، کەواتە لە ساڵی 2023 ئەوان سێ موچەیان نەناردووە، لە ساڵی 2024 دوو موچەیان نەناردووە، ئەو کاتە 5 موچە، لە 25 دوو موچەیان نەنارد، ئەوە 7 موچە. ئێستا مەسەر ئەوە بۆ باسەکەم چکە بۆی خەڵک بە باشی ئەم شتانە بزانێ. ئێمە وەکو باسم کرد لە هەموو 2024 ئەوان 10 تریلیۆن و 26 ملیاریان ناردووە. ئێمە چەندمان پێویست بوو؟ 10 تریلیۆن و 709. ئەمە بابەتێکی کە زۆر گرنگە، ئەمەیان باسکەم مەسەلەی ساڵی 2025. ساڵی 2025 بەشێک لە نوێنەرانی کورد یاخود بەڕێز محەممەد شیع سوودانی لە زۆربەی کۆبوونەوەکانی یاخود لە زۆربەی لە دوانەکانی ئەڵێ یاخود ئەو لایەنانەی کە لە کوردستان بە زمانی ئەوانە خوێنن و زیاتریش ئەڵێن وەڵا لە زەمەنی حکومەتی بەڕێز سوودانی بە تایبەتی ئەوانە زۆرترین پارە هاتووە، بەڵام زۆرترین حەقی ئێمەشی بردووە. چۆن؟ مەتەڵ نییە، بۆت بە هەمووی ڕقەمە. ئەبوایە بۆ ساڵی 2025 بۆ هەر 12 مانگەکە 12 تریلیۆن و 471 ملیار لە بەغداوە بەهاتایە. 12 تریلیۆن و 471 ملیار. چەند هاتووە؟ 10 تریلیۆن و 413 ملیار. ڕێک دوو موچیان نەناردووە. باشە؟
کە ئێمە چەندمان پێویستە بە تێکڕایی بۆ یەکمان 945 ملیار تاان بە تێکڕایی مان هەیە زیاترە 50 شتێکە بەس مان هەیە 6 بۆمان هەیە 940 عین کاتە 945 بە تێکڕایی ئێمە بەس ساڵی 2025 بەس ساڵی 2025 990 ملیار و 346 ملیۆن دینارمان بەس لە داهاتی غیرە نەفتی یاوە بە عێراق 990 ملیار و 346 ملیۆن دینار ئێکەواتە تۆ موچەی مانگێکی 2025 لە داهاتی ناوخۆی خۆمان نیراوە کەواتە دیسان لە عێراق ڕاستە دوو موچە ناوەتەوە بەڵام ئەو هەر وەکوە نۆ موچەی ناردوێ هەر مانگیان لە داهاتی ناو خۆدرا مانگیکان ئەمە هەمووی ڕقەمە ما هیچ مەجای تیانە قسەی بکە مامی ڕقەمە لە بانقی مرکزی عێراقی فەرعی هەولێر هەمووی مەوجودە ڕقم حسابی وەزارەتی دارایی عێراق هەیە هەمووی تایە کەس ناتوانێت لە سەرم بابەتە قسەکات چونکە ئەمانە هەمووی داتا ئەوەی داهاتی نانەوتیەکە زۆر گرنگ بووکەوتە چونکە بۆیان و داهاتی نانەوتی ناگات بۆیە موچە نایەت بەس ساڵی 2025 بەس ساڵی 2025 990 ملیارمان یاوە بۆ ئەو دەمانگە یعنی ئەگەر ئەو دوو مانگەکی کەشان بناردایە ئێمە تەعاان 240 ملیاری کەشمانە خستە سەر حسابیان واتە ئێوەش نەتان ناردووە لە بەرەوەی موچە نەکەنی نێرێ بۆچی بینێرین ئەو نەی ناردووە نەی یانزەی ناردووە نەی دوانزە ئێمە بە دەمانگ لە ساڵی 2025 990 ملیار تەسلیمی بەغا ئەوەی کە بەغا خۆی داوای کردووە بەڵێ بەتەکید من شتێک بۆ جەناب باسکەم ئەم خاڵە زۆر گرنگە ئێستا مەسەرەن خەڵکی کوردستان با جوانگویان لەمە بێ ئەڵێن عێراق داوای لە سەدا 50 داهاتی ناوخۆیە کرد باشە من تقریب مانگی 12 بەو هەموو زەختەی عێراق بەرامبەر ئێمەیکە تەمەن ئەمەی عێراقێکە دەستخستنە بینی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان و موچەخۆران نییە بە تەنیایی هەموو کوردستانە بۆ خۆ کەسێک کە بازرگان بێ کۆمپانیای هەبێ خۆ موچەخۆری هەرێم حکومت نییە بەڵام لە هەرێمی کوردستانە و کووردە وەنیە ئەوانە چەند پێناسی گومرگیان دەستکاری کردووە بەپی بەرژەوەندی خۆیان ئەسکیۆدایان داناوە ئەمانەیان کردووە و جموجۆڵی بازرگانیان لە هەرێمی کوردستان کەم کردوێتەوە یعنی وایان کردووە بە ناوی قانون و بە ناوی ئەو ڕێکارانەی کە گرتویان تەبەر لەم لا داهاتە ناوخۆکە لەسەر حدودەکانە لێکەمەکاتەوە لەولا سوورە لەسەرەوەی داهاتەکەی خەخۆیڵێ لە 150 بیتێ ئێمە مانگی 12 مەسەن 202 ملیارمان هەبووە بە هەموو داهاتی ناوخۆ ئێگەر ئەو 120 برد تۆ 80 ملیارە بۆ مێنێتەوە 80 ملیار نزیکەی 50 ملیۆن دۆلارێکەکە یعنی معقولە حکوومەتێکی گەورەی هەرێمی کوردستان 4 پارێزگای هەرێمی کوردستان زیاتر لە نزیکەی 6 ملیۆن خەڵکی لە هەرێمی کوردستان زیاتر ئەژی تۆ ئەم هەموو خەڵکە بە 50 ملیۆن دلار جا خۆ کۆمپانیا هەیە لە کوردستان لەوانێ ماهی 200 ملیۆن دلاری بۆ بمێنێتەوە هەندێک ئیشی گەورە کۆمپانیای گەورن ینی ئەمە غەدرێکی گەورەیە ئەم شتانە بە دەستور قبول نییە ئەمە فەرزی خۆیانەکەن ئەمانە گەیشت بەس باسی نەوەش باسی نەوت کەم ئێستا باسی نەوتی شم بۆ بکە هەر چەناڵم کاتەکە و زۆری نەماوە ئێمە ئێستا ئەوەی کە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان و موچەخۆران گویان لە من و تۆ بێ ئەڵێ بابە تۆ مانگی 11 ئەم ساڵم بەرێ دوای شەڕی 5 موچەکەی ترم بۆ بکە یعنی قسەکە لەسەر ئەوەیە ئێمە دوو موچەمان پێوەرنەگیرەوە ئێستا ئێوە شەڕی حەو موچاکەن ئاخر لە بەغدا بەڕێز سوودانی لەم چەند ڕۆژە خەڵکی بینیوە قسەکانی وا بۆ توێتی با لیژنەیەک پێک بێنین تەصفیح حسابات کەین ئەگەر تەصفیح حسابات کەین ئەزانی بۆچی ناکرێت خاتون با ئەمە خەڵکی کوردستان لای ڕوون بێ کە تۆ باسی تەصفیح حساباتەکەی ئەبێت تۆ لەسەر هەر سێ بودجەکە قسە بکەی 23 و 24 و 25 ناکرێت لەسەر یەک ساڵ قسە بکەی بۆ ئەگەر کە تۆ تەصفیح حساباتەکەی کەواتە تۆ حەو موچە و لای بەغدایە نەک ئەوە نەک دوو موچە دووەمەمە خێریشمان پێ ناکەن من باسی 2012 فەوتاتەوە نەمانە تۆ فەوتاوە دوێنێ جەنابی سەرۆکوەزیران چەند دیداری هەبووە لەگەڵ سەفیری ئەمریکی ئەمڕۆ لەگەڵ فەڕەنسیەکان لەگەڵ هەرچی وەفدێکی ئەوەیەت دەرەوە جەنابی سەرۆکوەزیران بەردەوام زەختەکاتەوە کامە مافی خەڵکی کوردستانە بێ بدرێ و حەقی خۆشمانە هەمووشی بە داتا و بە بەڵگە هەمانە دوو کە ئەم بابەتە مادەم کاتوانە نەماوە زۆر زەڕورە ئێمە لە بەس لە هەناردەی نەوت بەس لە هەناردەکردنەوەی نەوت کە لە 27 نۆی 2025 دەستی پێکردەوە هەتا سیوەکی 90 ملیۆن و 594 ملیۆن بەرمیل نەوتمانیاوە بە بەغدا
بەسیعری برند فرۆشتوێتی داهاتەکەی هەر هەمووی چۆتەوە ناو وەزارەتی مالی عێراق. یعنی ئەگەر تۆ لەگەڵ یەکمان حساب بکەی بۆ موچەی خەڵکی کوردستان لە سەدا هەفتای لە داهاتی نەوت و داهاتی نانەوتی خۆمانە هیچ منەتی تیانە و لە سەدا سیخ چۆتە سەری باشە ئەگەر ئاوا حسابیکەی بۆ ئەم شتانە هەمووی ڕقەمە ئەوەی خەڵک چیەڵێ و ئەوەی مەصالحی شخصی هەیە و مەصالحی حیزبیەوە جیاوازە ئەمە مۆزوعێکە حیزبایەتی قبول ناکە ئەمە مۆزوعێکە داتا و ڕقەمە هەر کەسی خیبرەی هەبێت لە مالیە تێگە لەم بابەتانە لەبەرەوە ئێمە ئەگەر حساب بکەی لە 2025 گەورەترین غەدر لە خەڵکی کوردستان کراوە. کاکرێباس بەڕێستان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دوای پرسیار و بە کورتی خەڵک چاوەڕێی ئێواکە موچەی بنێ ئەم ژمارە و داتایانە ئێستا ئەگەرێکی گوێبەن لێمان بێ ئەڵێ ئەمە بەرن بۆ حکوومەتی عێراق و حەلی مەوزوع و مشکێشەی خۆتان بکەن وانە ئەمانە شتی زۆر باشن بەڵام خەڵک بیزانێ شتی زۆر باشە تۆ خستەڕ و بەڵام خەڵکەڵێ من موچەم ئەوێ ئێمە وتومانە چی ئەڵێین ئەم حەومانگە خەڵکی کوردستانە حەقی خۆمانە شەڕی لەسەرەکەین مافی خەڵکی کوردستانە لە ئاخیا دەرکەو ئەو هەموو قسە و باس و ئەم لاولانی کە لایەنەکان و هەندێک لایەن بە ناوی معارەزە و ئەمە ئەوەیکەن کەسی سوود بە خەڵکی کوردستان ناگەێنێ ئەوەی کە شەڕی خەڵکی کوردستانەکە حکوومەتەکەیە ئەمە یەک دووەم لە مانگیەکەوە ئێمە تەعاان لەبەرەوەی عێراق حکوومەتەکە ئەگۆڕێ ئێمە جارە ناتوانین بچینیش مفاوەزاتێکیان لەگەڵکەین تا حکوومەتی داهات و دروست دەبێ ئێمە لەسەر ئەم بابەتانەمووی پێداگیریەکەین ئێمە ئێستا تەعاانیشی لەسەرەکەین بەڵام ئێمە ئێستا جای باسی چەکەین باسی تەعاان موچەی مانگیەکەکرێ ئەبێ ئێمە ئێستا ئامادەکاریەکرێ بە ئەم ئەنجومەنی وەزیران و جەنابی سەرۆکوەزیران کاک مەسرور کە خێرا 120 ملیارەکە حازر کرێ لیستی موچەی مانگی یەک بنێرێ جارێ ئەمە بابەتێکە کەواتە ئێمە شەڕ لەسەر دوو بابەتە ئێمە شەڕ لەسەرەوەکەین ساڵی 2026 بێت 12 موچەکە وەکو خۆی بێ نەک دیسانەوە وەکو ساڵەکانی کە بکرێتەوە دووش ئێمە باسی ئەوەکەین ئەبێت بودجە بۆ هەرێمی کوردستان سەربکرێت کە ئەم جارەژە بێت لە سەدا 14 بێت نەک 12.6 بە پێی دواسەر ئەمە هەڵەگرین بۆ گفتوگویەکی دیکە حکوومەتی هەرێمی کوردستان وەرەقەی زۆر باشی ئامادە کردووە بۆ ئەم ساڵ بەشداری لە حکوومەتی داهاتوونی دەست خۆش بەڕێز